بەخێربێن بۆ کەنالی دۆکیومەنتاری ساپ. بەخێربێنەوە. ئەم جارە باسێکی تەواو لەسەر ژیان و حکمەتی چیتا. چیتا یەکێکە لە گاندارەکانی گۆشتخۆرە هەر بەناوباندەکانی ئەفریقا و بەخێراترین گانداری سەروەشکانی دەتە هەژمار. هەروەک شێرۆ و ورچ، ژیانی چیتا پڕە لە تایبەتمەندی وانەی سەرکەوتن و مانەوە. کاراکتەر و شێوازی ڕاوکردن. خێراترین ڕاکار. چیتا دەتوانێت بە خێراییەکی پێوانایی بگاتە نزیکەی 112 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا، بەڵام تەنها دەتوانێت ئەم خێرایی بۆ ماوەیەکی کورت نزیکەی 30 چرکە بمەنێتەوە. شێوازی ڕاوکردنی لەگەڵ پڵنگ جیاوازە کە پشت و بەڕاوکردن بە خێرایی دەبەستێت نەک شاراوەی. ژیانی کۆمەڵایەتی. زۆربەی کات چیتاکان تەنها دەژێن، جوگە لە حالەتی دایک و بێچووەکانی یان کۆمەڵێک نێری خزم کە پێیان دەوترێ کۆلیشن، کە بە یەکەوە ڕاو دەکەن بۆ پاراستنی ناوچەکەیان. ناوچەی ژیان. زۆرتر لە دەشتەکانی کراوە و نیمچە بیابانەکانی وشکەکانی ئەفریقا و هەندێکیش لە ئیران کە زۆر کەمن دەژیان چونکی پێویستیان بە شوێنی فراوانە بۆ ڕاکردنی خێرا. جیاکراوەی جەستەیی. فۆرمی بایدینامی. جەستەی چیتا بە تەواوی بۆ خێرایی دروست کراوە. سکێکی تەناک، سنگێکی فراوان، کەڵەیسەرێکی گەورە بۆ پاراستنی ڕێژەی لەرزانی بینایی و پشتێکی زۆر نەرم کە وەک سوپرینگ کار دەکات. خەتی گریان، تیر لاینز. خەتی ڕەشی ناوازە لەسەر ڕوخساری چیتا کە لە گۆشەی چاوەکانی و شۆر بووناوەتە تا خوارەوە. ئەم خەتە بۆ هەڵمژینی شلۆی ڕۆژ بەکاردەیان کە یارمەتی دەکەنیان لە کاتی تشکێکی بەهێزی خۆردا. چنگاڵی جێگیر بە پێچەوانی لە زۆربەی پشیلەکانی تر، وەکو شێرە و پڵنگ چنگاڵەکانی چیتا جێگیرن و ناتوانێت بکشێنڕێەوە. ئەمە وەک گریپی پایسپل بەکاردێت بۆ بەرزکردنی توانای گرتنی زەوی لە کاتی ڕاکردنی خێرا. حکمەتی ژیانی چیتا. وانەکانی چیتا لەسەر سەرکەوتنی تاکەی و بەهای هەولی لووتکەدایە. بەهای خێرایی نەکتوانە. هەندێک پێشبڕکەی تەنها پێویستیان بە بڕیاردانی یەک کلاکرەوە و خێرایی سەرسوڕهێرما هەیە بۆ بردنەوە، نەتەنها هێزی خاو. بەرەوەبردنی چارەسەر. چیتا توانایی باشترینی هەیە، بەڵام هەمیشە لە مەترسیدایە لە لای شێرۆ و کەمتیار کە ڕاوەکەیانی لەدزن. ئەمە فیرمان دەکات کە پێویستە سەرکەوتنەکانەوان بە خێرایی بپارێزین و بە زۆری پشت بە چارەسار ببەستن. پاراستنی نێوانە. The Coalition. بۆ نێرەکان یەکگرتن لە گروپێکی بچووکەدا یەکە شێوازی بەهێزە بۆ مانەوە و پاراستنی ژینگە لە بەرامبەر ڕقابەرەکانی بەهێزدا. بۆ بینینی ڤیدیۆی زیاتر فڵۆی چەنالەکەمان بکە.